داهاتی مانگانەی حکوومەتی هەرێم بۆ سەرووی 1 تریلیۆن و 500 ملیار دینار بەرز بووەتەوە. بە پێی زانیاریەکان لە ئێستادا حکوومەتی هەرێم 4 سەرچاوەی سەرەکی داهاتی هەیە: داهاتی نەوتی هەرێم، داهاتی ناوخۆ، هاوکاری ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە، ئەو داهاتەی مانگانە لە بەغداوە بۆ هەرێم دێت. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە بە بۆری 13 ملیۆن و 230 هزار بەرمیل نەوت دەفرۆشێت. نرخی 1 بەرمیل نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا 67 دۆلارە. ئەگەر نەوتی هەرێم بە 10 دۆلار کەمتریش بفرۆشرێت، پارەی نەوتەکە لە مانگێکدا دەکاتە 905 ملیار دینار. ئەمە جگە لە داهاتی نەوتی هەرێم کە بە تانکەر دەفرۆشرێت. هاوکات داهاتی ناوخۆی هەرێم لە ئێستادا زیاترە لە 150 ملیار دینار. بەوتەی بەرپرسانی حکوومەتیش تا سەرەتای ساڵی داهاتوو داهاتی ناوخۆی بە ڕێژەی لە 150 زیاد دەکەن. لە هەمان کاتیشدا ماوەی چەند ساڵێکە ئەمریکا مانگانە 30 ملیار دینار بۆ هێزەکانی پێشمەرگە دابین دەکات. لەلایەکی ترەوە بەغداد مانگانە 453 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت کە دەکاتە لە 152 موچەی موچەخۆرانی هەرێم. لە ماوەی 12 مانگی ئەم ساڵیشدا بەغدا 5 تریلیۆن و 436 ملیار دیناری ناردووە. بە هەموو سەرچاوەکانی داهات لە ئێستادا داهاتی مانگانەی هەرێم لە 1 تریلیۆن و 500 ملیار دینار زیاترە، کەچی حکوومەتی هەرێم دابەشکردنی موچەی 3 مانگی کۆتایی ئەم ساڵی بۆ ساڵی داهاتوو دواخست. زیادبوونی داهاتی هەرێم کاریگەری لەسەر باشکردنی دۆخی موچەخۆران و خەڵکی کوردستان نەبوو. لە کاتێکدا پێش 2014 بەغدا مانگانە 1 تریلیۆن و 200 ملیار دیناری بۆ هەرێم دەنارد و خەڵک لە خۆشگوزەرانیدا بوو، کەچی ئێستا داهاتی مانگانە لەو کاتە زیاترە و لە سەرووی 1 تریلیۆن و 500 ملیار دیناردایە و دۆخی خەڵکیش خراپترە.